کابرایەک ویستی مەفقەسێک دروستکە بۆ هەڵهێنانی جوچکە، بۆ هەڵهێنانی جوچکە ویستی شتێک دروستکە، جیهازێک دروست بکە کە لە جیاتی مامر لە جیاتی مریشک ئەو جیهازە هێلکەکە بخاتە ئەوە ببێتە بەچکە. ئەم کابرایە ڕۆیشت هەموو ئەو شتەی کە لە مامرا هەیە هەموو قیاس کرد. مەسەلەن ئەو گەرمیەی مامر مریشک چەند ڕۆژ لەسەر گەلکە ئەنشێت کاتێ بێتە کڕ، ڕۆژەکانی نووسی، سەعاتەکانی نووسی. پلەی گەرمی ئەو یەلکەیە کاتێ مامرەکە لە بانی دانشێ پلەی گەرمیەکەی چەنە، ئەو پلەی گەرمیە بۆ جیهازەکەی خۆی دروست کرد. یعنی هەموو ئەوەی پێویست بکە بۆ جیهازەکەی خۆی دروستی کرد تاوەکو یەلکە هەڵبێنێ. ئیتر پێویست نەکە 2000 مامر بێرێ و یەلکە بخاتە ژێری، نە، هەر جیهازێکە دروستێکە و ئیتر ئەوە مریشک هەڵەهێنێ. زۆر محاولەی کرد طبعا لە ئەخیرە موعدی 21 ڕۆژەکە طبعا 23 هەفتەی پێچێت تا ئەو یەلکە هەڵبێت. جیهازەکەی کردەوە، تەماشای کرد، یەلکە هەڵنات، بەڵکو یەلکەکان پیس بووە. دووبارەی کردەوە، سێبارەی کردەوە، زۆر محاولە و هەوڵ و کۆششی کرد، ئیسفادەی نەبوو. یەسی هاورد. باخچەیەکی بوو لە ماڵە، باخچەیەکی گەورە، کابرایەکی باخەوان ئیشی تیا کرد. لەبان تەختێک لە تەختەکانی ناو باخچەکە کابرا دانشت و زۆر بێتاقەت بوو. یعنی بیرێ کردەوە بۆچی ئەم ئیشەی ئەفسەر، بۆ ئەم تەجروبە پارەیە زۆری سەرف کردووە بۆ هەروە ئیشەکەی تەجروبەکەی بە بەلاشە بچێ. بیری لەوە ئەکردووە. کابرای باخەوانیش هات بۆ لای، وتی مامۆستا تو زۆر هەستەکەم مەشغوڵی، هەستەکەم بێتاقەتی، هیچ بووە؟ وتی هیچ نەبووە، شتێکەوە مینە. وتی هەڵا حەزەکەم بەشک بتوانم یارمەتیەکەت بدەم. وتی بابە تو یارمەتی من کابرایەکی باخەوان و یارمەتی من لەم شتە چۆن بدە؟ ئیتر هەر بۆ ئەوەی خەمی دڵی دەرچێت بۆی گێڕایە. وتی وەڵا من جیازێک ماوەیەکی زۆرە محاولاکەم جیازێک دروستکەم کە یەلکە هەڵبێنێ و مەسولفێکی زۆرم کردو و چیم کردو بابەت بۆی گێڕایەوە. نازانم ئەمە چەند جار تەجروبەی بکەم هەر یەلکەکە هەڵنایە. وتی واللهی مامۆستا من یەک تەجروبەم بینیە لە مریشکە. ئێواران و بەیانیان کاتی ئەو مریشکە لەسەر یەلکەکە هەڵئەسێ، یەلکەکە دیواو دیوە کاتۆ، هەڵاو دیمێکێ کاتۆ. من ئەو شتم هەستم پێ کردووە لە مامرە لە مریشکە. وتی بابا کەی مشکلە یاڵی دات؟ وتی واللهی ترخۆ ئەمیش ڕۆیشت وتی بام بڕۆم تەجروبەی ئەمە بکەم. هەموو ڕۆژێ 2 جار ئێوارە و بەیانی یەلکەکەی هەڵاو دیمە کردو. کاتێ 21ەم ڕۆژ بانی دایە لە سەیری کرد، جوجک دەرچوو. عەجیب. ئەمجا کەوتە هۆی ئەوەی دراسەی ئەوە بکا بزانە ئەمە بۆچی، ئەم مریشکە بۆچی هەموو ڕۆژە 2 جار. دوای دراسەکردنێکی قوڵ و خوێندنەوەی زۆر لەسەر یعنی لەسەر ئەم مەسەلە بۆی دەرکەوت کە مادەیەک ئەو مادە سپیەی کە هەیە لە ناو یەلکەیە، مادەیەک هەیە لە ناو یەلکەیە، ئەو مادەیە خۆراکی ئەو جوجکەیە کە لە ناو یەلکەکەیە هەیە، خوا بۆی داناوە. هەموو ڕۆژێ ئەم مامرە کە یەلکەکە دیواو دیو ئەکات، طبعاً جوجکەکە کە لێ ئەخوات دنوکیە گاتە قەی، هەندێکی لێ ئەخوا، ئیتر دوای دنوکی ناڕابگاتە باقیەکەی. ئەگەر مامرەکە دیواو دیوی نەکات و یەلکەکە، خواردنەکە ناگاتە قەی دنوکی ئینەکە جوجکەکە. هەموو ڕۆژێ بەشەکەی خۆی ئەخوا، ئەمجام دیواو دیوەکە بەشێکی ترەخوا، دەی تا ئەو ڕۆژەی کە هەڵدێ کە جوجکەکە پێ ئەگەیت، ئیتر لە یەلکەکە دێتە دەر. سبحان الله. من ئەو پرسیارە ئەکەم، کێ هات ئەو مامرە فێرکە هەموو ڕۆژێ ئاوا ئەو یەلکە دیواو دیو کات؟ ئەو کەسەی کە دروستی کرد ئەو هیدایەتی داوە. بیرکەنەوە لە کاتێکە کە مریشک یەلکەکەی ئەتەقێنێ بۆ ئەوەی بەچکەکەی دەرچێتیایە، بڕۆن تەماشا بکەن بزانم ئەدا لەکوێ یەلکەکە، بڕۆن تەماشاکەن سەیرەکەی ئەدا لە شوێنێک لە یەلکەکە کە بەری دنوک و چاو ئەو شوێنانەی نەکەوێ، ئەدا لە شوێنێ بان پشتی بان
ئەم لە ئەولای بۆ ئەوەی ئازار بە جوجگەکە نەگەێت جوجگەکە بە کوێری دەرنەچێت کێ هاتەم بێڵکەی ئەم مامرەی فێر کرد پاشان بیرکەنەوە بۆ مناڵی ئینسان تا 6 مانگ تا 8 مانگ تا ساڵێ تا ساڵ و نیوێ پا ناگرێ بەڵام منە بەچکەی حەیوانێک کە ئەوەل جار وایە بەچکەکە لە یعنی وەکو بڵێ وەکو بۆ نمونە بە تەشبیه نێو ڕۆژ وەکو بەچکەی کەر بەچکەی مانگا بەچکەی ئەمانە بۆ یەکسەر هەر ئەو ڕۆژە کە لە دایک ئەبێ یەکسەر ئەکەوێتە سەرپا قەت بیرتان لەمە کردوتەوە چونکە ئەو مانگا ئەو حەیوانە ئەو وڵاخە ناتوانێت ئەو بەچکە بلاوێنێتەوە ئەگەر بەچکەکە نەکەوێتە سەرپا ناتوانێت دوایی شیر بخوا و بکەوێتە شوێن دایک و پەروەردەی بکە بۆی ئەمرێ بەڵام بەچکەی ئینسان خوای پەروەردگار وا دروستی کردووە کە دایکەکە سەرپەرشتیەکە دایکەکە سەرپەرشتیەکە باوکەکە سەرپەرشتیەکە تا پێەکەیە و دەرزێکی ترشی تایە بۆ ئینسان تا ئینسان فێر ببێ هەموو شتێ پلە پلە بۆی بڕوا ئەڵێ نمونەیەک لە پێشینانی خۆمان وتیانە بابە هیچ کەسێک لە پڕێ نەبۆتە کوڕێ کاتێکین بێ یعنی مەبەستی کورد ئەوە بووە پێشینانی کورد یعنی هەموو شتێ بە پلە بۆی بچۆ یەکسەر ناوێ شتەکە هەڵقورتێ یعنی پێ بگەیە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء